کەرتی گەشت و گوزار تاکە کەرتە کە داهاتەکەی ڕاستەوخۆ دەچێتە ناو خەڵکەوە. هەرێمی کوردستانیش ئێستا بۆ وەک بەشێک لە سەرچاوەی داهات گرنگی بە کەرتی گەشت و گوزار دەدات، بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە یاخود ئەو لایەنانەی کە پشت بە کەرتی یاخود هێنانی گەشتیار دەبەستن بۆ هەرێمی کوردستان. لە نێوان داتا و داهات گرنگترە لە کەرتی گەشتیاری. دەمەوێت بزانم ئەو گەشتیارانەی کە دێنە هەرێمی کوردستان چ داهاتێکیان پێیە بۆ ئەم هەرێمە سەقامگیرەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە. لە هەمان کاتیشدا پێشنیاری گەشتیاران چییە بۆ بەرەو پێشچوونی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا؟ هەر لە بژانەوەی ئەم جارەدا جۆری گەشتیاریتان لە هەرێمی کوردستاندا پێدەناسێنم. لە بەرنامەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. جۆرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان: گەشت و گوزاری ئاینی، گەشت و گوزاری ژینگەیی، گەشت و گوزاری کلتوری، گەشت و گوزاری ڕامیاری، گەشت و گوزاری شوێنەواری و گەشت و گوزاری بازاڕکردن، گەشت و گوزاری ئاوی، گەشت و گوزاری چارەسەری و گەشت و گوزاری سەرکێشی و گەشت و گوزاری ڕەش، گەشتیاری پێشانگا و کۆنفرانسەکان. ئەگەرچی زۆرترین جۆری گەشتیاری لە هەرێمی کوردستان هەن، بەڵام زیاتر گەشتیاران بۆ سەردانیکردنی ناوچە گەشتیارەکان و بازاڕکردن دێنە هەرێمی کوردستان. مەبەستی منە لە سەرەتای ئەم بەرنامەیە ڕاو پێشنیاری گەشتیاران وەربگرم لەسەر ئەو کەرتە. احنا مجموعة من مدراء شركات اللي موجودة ببغداد اللي ئێمە کۆمەڵە گەشتیارین بەردەوام گەشتیار لە بەغداوە دەهێنین بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە ڕێگەی بەرنامەیەکی تەواوە گەشتی بەردەواممان هەیە بۆ هەرێمی کوردستان. بەشێکی زۆری گەشتیاران داوامان لێ دەکەن لە کاتی بۆنەکاندا سەردانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی ئاشنا بن بە کلتور و بۆنەکانی کوردستان. خزمەتگوزاری کەرتی گەشتیاری لە ئاسێکی زۆر باشدایە. تەنها هەندێک کێشەی بچووکمان هەیە لە دەواازەکان لە کاتی پێدانی ئیقامە بە هاوڵاتیان بۆ هاتنە ژوورەوەیان بۆ ناو هەرێمی کوردستان. پشت بەخوالی ڕێگەی هەردوو حکوومەتەوە ئەم کێشەیە چارەسەر دەکرێت. ئێمە تەنها تەرکیزمان لەسەر یەک ناوچەی هەرێمی کوردستان نییە. دەمانەوێت هەموو ناوچە گەشتیارەکان بە گەشتیارانی خۆمان ئاشنا بکەین. شەقڵاو خۆ شوێنێکی گەشتیاریە. ڕاستی زیاتر ئێمە لەگە گەشتیاری زیاتر بازارمان هەیە، وەکو ینی ئیشکردن و هەڵسوکەوتمان زیاتر لەگە گەشتیاری، هەموو گەشتیاری بیانیمان هەیە و هەم ناوە خۆشمان هەیە. لەو دوو جۆرە پێک دەزە هەیە، یعنی لە بەغاوە دێت، هەیە لە کەرکووکەوە دێت، هەیە لە هەولێرەوە دێت، هەیە لە سلێمانیەوە دێت، یعنی هەم بیانی و هەم ناوە خۆمان هەیە. لە هەردوو ڕۆ هەمانە. بەڵام گەشتیاری بیانی لە بناسەبەکان زیاتر ڕۆمانتیەکە لەوەی ناوە خۆمان. ئەوەی ناوە خۆمان زیاتر پێنجشەم و جومعە زیاتر دێت. هیچمان بە گەشتیاری ڕتەماشەکە بۆ خۆش سەیرکە. ئەوەیان گەشتیاری ئەوە دێت. کەسی خۆمان نابین. ینی بێن ناو دوکان دێت، ناڵێم نایە. بەرام بە پێی پێویست شتەکان دەکڕێت. دەبینی شتێکی کەم دەکڕێت، پیاسەیەک ناو بازارەکە دەکا، یان لەگە یەک دوو برادە دەرچووە، نیو چیلێکی پێویستە دەخوال دەگەڕێتەوە. بەخێر بێن بۆ هەرێمی کوردستان و بۆ هەولێری پایتەخت. بۆچی ئەم ساڵ گەشت و سەیرانی نەورۆستان هێنایە هەرێمی کوردستان؟ واللهی ئەمن ڕاستی ماڵ و منداڵەکەمە پێیان خۆش بۆ کوردستان بینن، بۆ خۆم چەند زارێکی هاتوومە، ئەمە ئەو جارێ پێم خۆش بۆ ئەوانش بیبین و بلەخرا هەم دۆست و برادرم لێرەنا سەردانیان بکەم. ئەوان هاتبوونە کە نەمەنگلیان هەبوو کە من نایە، میژە ساڵەکانم هەڵبژار کە بێم هەم سەردانی هەرێمی کوردستان بکەم و هەمووی ئەو برادرانم سەردانی بکەم. باشە، هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەی لە ڕووی شوێنی گەشتیاریەوە ئێستا بۆ تا ناوەندێکی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکەش، ئێوە چۆنەی بینن لە ڕووی کەرتی گەشتیاریەوە؟ وەڵڵی زۆر خۆشە، زۆری دەرازی بە ئەوەندەی کە ئەندازەی هێلی ڕازیمە تەواو. هەر وڵاتێک گەشتیاری لە بۆ بێ پێشکەوتوو دەبی بەڕاستی لە هەموو ڕۆیەکی. گەشتیار تەنها بە هوتێلەکان نییە، تەنها گەشتیار بە هوتێل نییە، گەشتیار بیگرە لە بۆ تەکسی ناوشار، لە بۆ مۆڵەکان، لە بۆ بازاری گشتی،
گەشتیار کە دێتە هەرێمی کوردستان دێتە ئەو وڵاتەی پارە سەرف دەکاتن ئەو پارەیەش کە لە شارشتکێ لە بۆ شارشتکردی لە وڵاتش دێتن بەڕاستی ئیسفادەی باشی دەبیلۆ ئابووری کوردستان بەخۆی بە شێوەیەکی گشتی ئەمە هەندێک هوتێلەکان کێشەمان هەیە بەڕاستی یەکەم چێشت ئیجراعاتی قانونی حکوومەتی زۆر لەسەرمان قورسە یەکەم چشت کەرتی کارەبا زۆر گرانە لەسەرمان دووەم گازوایی زۆر گرانە ئەمە داوا لە حکوومەتی دەکەین ئەگەر وەکو قەدیم هەر هوتێلەک و بە پێی مۆلیدەکەی خۆی گازوایی لە بۆ دابین بکرێ ئەوە دەتە دەعمی گەشتیاری بەڕاستی ئەگەر پارەی کارەبای وەکو سناعە و زراعی لێبێ ئەوە زۆر مهم دەبی بەڕاستی لەبەری بتانین ئیش بکەین بتانین خزمەتی زیاتر بکەین بتانین هوتێلەکان بەرەو پێش ببین یعنی ئەو مسافرێک کە لە عراق بێ کە لە دەروی عراقش بێتن کە چای بە هوتێلەکان کەوی خاوێن و باون و ڕێک پێک بن هەتا خەڵکەشتکەش لە دواوی بێتن. خەرجی گەشتیاران لە هەرێمی کوردستان 180 گەشتیاران لە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراقەوە دێن 110 گەشتیاران گەشتیاری ناوخۆین و 105 گەشتیارانیش لە وڵاتانی ئێران و تورکیا و سووریا و لوبنانەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن 105 گەشتیاران گەشتیاری بیانین 160 ئەو گەشتیارانەی کە دێنە هەرێمی کوردستان لە ڕێی گروپی گەشتیاریەوە دێن خەرجیان لە نێوان 300 بۆ 500 دۆلارە 120 گەشتیارانیش لە ڕێی دەواازە سنووریەکانەوە بە ئۆتۆمبیلی خۆیان دێ خەرجی هەر گەشتیارێک 1500 دلار بۆ 2000 دلارە 120 گەشتیاران لە ڕێگای فڕۆکەخانەکانەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن کە خەرجیەکانیان لە 2500 دلارەوە بۆ 3500 دلار دەبێت. کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەنگاوی گەورەی ناوە و ساڵ لە دوای ساڵ تەواوی شوێنە گەشتیاریەکان و تەنانەت ئەو شوێنانەی پێویستی بە خزمەتگوزاریە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بودجەی پێویستی بۆ دابین دەکرێت و لە ئێستاشدا بۆ بەشێک لە فرۆشیاران و خاوەن هۆتێل و مۆتێلەکان بۆتە سەرچاوەی داهات بە قسەی خۆیان بێت ئەوان بە ڕێژەی 190 پشت بە گەشتیاران دەبەستن وەک سەرچاوەی داهات. أيام الاعتيادية نأتي من أجل السياحة لأن متطلبات السياحة متوفرة. لە ڕۆژانی یاسایی بۆنەکاندا بۆ گەشتکردن ڕوو لە هەرێمی کوردستان دەکرێت. ڕاستیدا خواستێکی زۆر هەیە لەلایەن هاوڵاتیانی پارێزگەکانی عێراقەوە بۆ ئەوەی سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەن. ئێرە ناوچەیەکی زۆر ئارامە سروشتێکی زۆر جوانی هەیە. خزمەتگوزاریێکی زۆر باش بەردەستە لێرە بۆ گەشتیاران. شوێنە گەشتیاریەکان زۆر پاک و خاوێنن. جگە لە گەشتکردن ئێمە کۆبووینەوە ئیڤێنتەکانیشمان دەهێنینە هۆڵەکان و هوتێلەکانی هەرێمی کوردستان چونکە لێرە هەموو شتەکان دەستەبەر کرا. لە سێکتەرەکانی دیکەدا هەرێمی کوردستان هەنگاوی گەورەی ناوە بۆیە دەبێت هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە کەرتی گەشتیاری بدات. لێرە شتێک هەیە ئەگەر من بگەڕێمە باسی ناوچەکانی هەرێمی کوردستان بکەم ئەوە جارێکی دیکە 10 کەس لەگەڵ خۆم دەهێن ئەم 10 کەسە لە داهاتوودا دەبن بە 100 کەس بۆ ئینشاءالله هەرێمی کوردستان هەر ئاوادان دەبێت. إلى إقليم كردستان كل شيء ما تحتاجه مقومات السياحة متوفرة. السياحة في العراق عموما ئەگەر شێوەیەکی گشتی بەس لە کەرتا گەشتیاری بکەین لە عێراق بە تایبەتیشی لە هەرێما کوردستانê بە سەدەما ئارامیە دەڤەرێ بووە پاڵپشتێکە باش بووی کەرتا گەشتیاری دەڤێ دەڤەرێدا. دە ئەڤان ساڵên dawê de ejmareke zêde lê geştiyarên parêzgehên Iraqê sedana deverên geştiyarî li Herêma Kurdistanê dikin. Ev kerte pêwîstî bi palpiştiyeka zêdetirî a hikûmeta Herêma Kurdistanê heye. Ji bo wê yekê baştir ber bi pêş biçî. Li rastî de em gelek hez bi asûdeyê dikin ku teyne Herêma Kurdistanê ji wî geştan ji ber ku bi rastî komeke deverên geştiyarên ciwan û serinçrakêş hene. الجو اللطيف والأرض الجميلة والمناظر الخلابة. چۆن وا دەکەن چه خزمەتگوزاریەک پێشکەشەکەن کە گەشتیار بێتە هوتێلەکەیەوە؟ خۆی یعنی بە شێوەیەکی گشتی هەر بەعامەوە کە هەر میێوانێکی گەیشتە کوردستان بە شێوەیەکی عام یەکەم انطیباع پێدەڵێن فێرست ئیمپرێشن کە بەوەیە دەست پێ دەکاتن کە ئەو کەسەی کە لە نقطەی تەفتیشە کە
ڕێک و پێکە جوانە شکلی مرتبە ئەتەکێتی کووە سلوبی قسەی کردنی کووە ئەوە زۆر گرنگە حتا لە کەنەمەش عینی لە هۆتێلی مە میوان کە گەیشتە فندق یەکەم کەس کە دەیبینی تقریبا یەکەم انتیباعی وەردەگری کە ئەو هۆتێلە سێرڤیسی کووە باشە تا چەند پشت بە گەشتیاری بیانی دەبەستن ینی چۆنڵی بۆتە سەرچاوێکی داهات بە هۆتێلەکان ئایا گەشتیار بە بەردەوامی دێتە هەرێمی کوردستان بە دیایکرای شەولێری پایتەخت تأكيد يعني ئەوەی کە دەیبینم زیاتر تەرکیزیان لەسەر بەڕاستی قەڵاتە يعني زۆر کەس ئێستا بۆنمە لە بۆ چەند ڕۆژی داهاتوو گروپێکی گەورەمانەیە کە دێتن بەس لە بۆ خاص لە بۆ قەڵاتی باشە زۆر جار باز لەوا کرێت کە هەرێمی کوردستان تەنها گەشتیارەکانی خوار و ناوڕاستی عێراقی بووێت ئایا گەشتیاری بیانی نایە تا هەرێمی کوردستان تاکی تقریبا 150 گەشتیاریمە ئینتەرنەشناڵە ئەکسپادە 150 تقریبا لۆکەڵە ئەوەی کە لە جنوب بۆ لە بەغداوانە دێت ژمارەی هۆتێل و شوێنە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان 230 شوێنی گەشتیاری 625 هۆتێل 300 مۆتێل 90 گوندی گەشتیاری 1900 ڕێستۆرانت و چێشخانە هاوکات سەرۆکی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان باز لەوە دەکا ئەوان بە پێی ئەو ماستەرپلانەی کە لە سەرەتای کابینەی نۆیەم دایان ڕشت و کار لەسار بەرەو پێشتوونی ئەو کەرتە دەکەن و هاوکاریش ئەوان بە پێی ئەو بڕیارەی حکومەتی هەرێمی کوردستان دەیانەوێت لە ڕێگای ئەم کەرتەوە زۆرترین هەلیکار بۆ گەنجان یانیش بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنن. پلانی ئەوەمان هەیە کە لە ناو بە بازارکردنە دەستی کاری ناوخۆیی بە ڕێژەی لە سەداسی لە خۆناغی یەکەمە ئەگەر چی ئێستا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەم کابینەیە جەخت لەوە کاتەوە کە کەرتی تایبەت بە هەموو جۆرەکانیەوە بە تایبەتی هەر سێ کەرتی کە لە کابینەی نۆیە زیاتر وەکو ئەولەوێت دانراوە کە ئەوانش کەرتی گەشتیاریە کەرتی کشت و کاڵی و پیشەسازیە دەبێت لە 175 کەمتر نەبێ ئێمە لە قۆناغی یەکەم بۆی ئەو دەستە توانامرۆیە ئامادە بکەین بخینە بازارەوە لە قۆناغی یەکەمە باز لە 130 کەمتر نەبێ واتە ڕێژەکە بەرزکەینەوە بەشێکی تر ئەوەیە کە ئێستا پرۆژە ڕژن و سیاسایەکەی لە پەرلەمانی کوردستان کە چەندین کۆبوونەوەمان بە سوپاسەوە لەگەڵ لیژنەی شارەوانی و گەشت و گوزار کردو لە پەرلەمانی کوردستان و آخر کۆبوونەوەمان لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان بە حزۆری وەزیری شارەوانی و گەشت و گوزار و وەزیری هەرێم بۆ کاروباری حکومی و پەرلەمانی و ئێمە وەکو دەستە شەنوکەوی مادە و بڕگەکانی یاساکاکەین کە ئومێد دەکەین لە داهاتوویەکی نزیکە لە ڕووی یاساییەوە دامەزراوە کە بە یاسایی بکرێت کۆمەڵێک بابەتی تر هەیە کە پەیوەندی بە کواڵێتی خزمەت گوزارەکانەوە هەیە کە ئێمە لێک تێگەیشتنێکمان لەگەڵ کۆمپانیایەک هەیە کە ئەو کۆمپانیای ئێستا ڕاهێنانەکە بە کارمەندەکانمان لە ڕووی پشکنین و سەردانیکردنی هۆتێل و ڕستۆرانت و کەرتە گەشتیارەکان بۆ ئەوەی بزانین ئاستی خزمەت گوزارەکانن لە ڕووی کواڵێتیەوە جەودەی ئەوانە لە چه ئاستێکایە و ئەمە وا بکەین کە شەهادەیان بدەینێ بڕوانامەی با بڵێن جەودە بدەین بە ئەوە کە ئایزۆیە با بڵێن ڕێزلێنانی ئایزۆیە بە ناوی دەستەی گەشت و گوزارەوە لەگەڵ ڕێکخراوی و NDP بە سپاسەوە ئەو ماستەر پلان و استراتیژێتی کە ئاماژەم پێدا ئێستا جارێکی تر ئەپدەیتیەکەینەوە پێداچوونەوەی پێەکەینەوە ڕاوێژکارێکیان بۆ دەستنیشان کردوین راپۆرتی یەکەم ئامادەیە لەو راپۆرتەیە باز لە هەموو ئەم بابەتانە ئاکات هەم لە ڕووی توانای مرۆیەوە هەم لە ڕووی ڕاگەیاندن و مارکێتینەوە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی گرفتەکانی زەویرزار و ئەو بابەتانەی کە پێیوەستە بە گەشە پێدانی کەرتی گەشت و گوزاری و بەشێکیشی پێیوەستە بە ژێرخانی گەشت و گوزاریەوە زۆر بابەتی تر هەیە کە لە ناو استراتیجەتی گەشت و گوزارە یاخود دەستەی گشتی گەشت و گوزارە دەستنیشان کراوە ئومێ دەکەم لە ڕێگای دامەزراوە پەیوەندیدارەکان چونکە دەمەوێت دوایان خەڵ ئەوە بڵم کە بەشێک لەو بەرپرسیارەتیە تەنها هی گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار یان من و بەڕێوەبەرایەتی گشتیەکانمان نییە بەڵکو بەرپرسیارەتی وەزارەت و دەستەکان و سەرۆکایەتیەکانە کە بەشێکی پەیوەستە بە خزمەت گوزارەکان بەشێکی پەیوەستە بە چالاکیە هونەریەکان چالاکیە وەرزشیەکان چالاکی ئاویەکان و هەتا دوایی بۆیە پێویستمان بەوەیە لێرەشەوە دووبارە سوپاسی هەموو ئەو لایەنانەکەین کە هاوکارمان بن یاخود هاوکارمانن بە بەردەوامی بۆ سەرخستنی ئەم پرسە گرنگە جوهم حلو تسهيلاتهم حلوة کەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە هەرێمی کوردستان من زیاتر لە چەند جارێک هاتوومە تا هەرێمی کوردستان هەڵسوکەوتی هێزە ئەمنیەکان زۆر باشە لەگەڵ گەشتیاران
بەڕاستی هەموو شتەکانی ئێرە جوانە بە تایبەتی لە کاتی بۆنەکاندا لە هەرێمی کوردستان ئاسانکاری و پێشوازێکی باش لە گەشتیاران دەکرێت. يعني كل شيء حلو. هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە پێکهاتەیەکی هەمەڕەنگی دانیشتوانی هەیە و ڕەگەز و ڕەچەڵک و ئاین و ئاینزاکانی تێدا زۆرن، هەمووشیان لە ڕیشە کەلتوریەکەوە بەشداریان هەیە. هەر بۆیە کاتێک گەشتیارێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات هەست بە غەریبی ناکات و ئێستا هەولێری پایتەخت ئەو ڕنگدانەوەی تێدا بەدی دەکرێت و زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان و گەشتیاران دەکرێت. بازاری ئێمە وەکو ناو بازار و دەوری قەڵا بڵێم بە ڕێژەی 100 نەبێ 195 لەسەر گەشتیار و کەسانی بیانی وەیە. ئەو گەشتیارانە کە زۆر مشتری ئێمە زیاتری باشوور و ناوەڕاستی عێراقن، عەرەبەکان زیاتر با بڵێن، ئەوان مشتری دائیمی ئێمن و ینی بگرە زیاتر لە کوردەکەی لەوانەیە نفسی شەخص زیاتر لە کوردەکانی خۆمان سەردامان دەکەێت. ئێستا چەندی مشتریم هەیە لە بەغدا، لە بەسرا، لە ئەمبار، ینی زۆربەی محافزەکانی عێراق مشتری دائیمی منن. ینی ئەگە خۆشانن ینی لە ڕێگای تەوسیلەوە ئەشایەکانیان لێ دەنێری. ئەو ئەشایەکە دەبێت مەسەڵەن ئێستا خۆمان ڕوبعێک ببا ئەو چیلۆیەک دەبا، ینی بازارەکەیان لەگەڵ ئەوان باشترە. کوردی خۆمان ئێستا ناتوانین وەکو پێشتر ینی ئەشا بکرێتن، بۆیە ینی ئەمە دەبی زیاتر احتیمال دەکەینە سەر مشتری بیانی و گەشتیاران. دوجار دەبێت ئەم کەرتە بە هەمانگی لە ڕێگای کەرتی حکومی و تایبەتەوە پاڵپشتی زیاتر بکرێت بۆ ئەوەی ئەم کەرتە ببێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات. لە هەمان کاتیشدا سوود لە هەموو جۆرەکانی کەرتی گەشتیاری وەربگیرێت و لە ڕێگای ئەم کەرتەوە هەم سروشتە ناوازەکەی و هەمیش پێگەی بەهێزی ئەم هەرێمە سەقامگیرە نیشان بدرێت. کاک نەبەس هەندێک جار کە بۆنە و مناسەبەیەکە بێ بە تایبەتی لە جەژنەکانە و دەبینین بەشێک لە ڕێستۆران چێشخانەکان دادەخرێن، خاوەنەکەی دایدەخات دەڵێ پشووی خۆمە و دایدەخەم لە کاتێکە ئێمە ژمارێکی زۆر لە گەشتیاران دێنە هەرێمی کوردستان. ئێوە کولایەنێکی پەیوەندیدار چۆن لەگەڵ ئەم بابەتەیە تەعاملتان کردووە؟ خۆی لەبەرەوەی هەولێر ئێستا شاری هەولێر بە تایبەتی و سنووری پارێزگای هەولێر بوویتە شوێنێکەوە ساڵانە بە بەردەوامیش لە هەموو وەرزەکان گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات، بە تایبەت لە کاتی بۆنەکان، لە کاتی جەژنەکان، لە کاتی سەری ساڵی نوێ، هەروەها لە کاتی جەژنی نەورۆز کە ژمارە ئەو گەشتیارانە زۆر زیاد دەکاتن. ئەمە وای لێدێ زۆر جار هەیە لە هۆتێلەکان جێگا نامینێتن، هۆتێل و مۆتێلەکان لێ ئەمە پێش هاتنی ئەو بۆنانە لە ڕێگای ئەو لیژنانەی کە هەیە بە هەمیشەیی و ئەوانەی کە پێک دەهێنرێتن لۆ پێشوازیکردن لەو بۆنانە لیژنەکان کە لە قایمگات لە گەشت و گوزار لەگەڵ کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکانیش ئاگاداری ئەو شوێنانە دەکرێتەوە کەوا ڕێستۆرانتەکانن ئەو شوێنانەی کەوا گەشتیار ڕووی تێدەکاتن کەوا دەبی بەکراوەی. ئەمە زۆر جار هەبوو بەڵێن نامەشمان پێپڕکردینەوە بە خاوەنی شوێنەکان دەبی بەکراوەی بمینێ، لەبەرەوەی ناکرێت شارێکی وەکو هەولێر ئەو ژمارە زۆرەی گەشتیاریش دێ بەڵام ڕێستۆرانتێک نەبی شوێنێک نەبی کە گەشتیار ڕووی تێ بکاتن. هەروەها نانەوەخانە و فڕنەکانیش ئەمە زۆر جار بۆیە متابعە دەکرێن لە کاتی جەژنەکانی ژەوانەی کە ئاگادار کراینەوە و نیان کردیتەوە بە داخرایی ماوەتەوە ئەکی دیجڕاتیان لەگەڵ کراوە. بەڵام ئێمە ماوە 1-2 ساڵە ئەو کێشە نەمایە لە ڕێگای ئەو لیژنانەیە توانراوە چارەسەری ئەو کێشەیە بکرێت کە پێشووتر هەبوو بەڕاستی کە زۆربەی زۆری شوێنەکان دادەخرا و گەشتیار پەچی دەکەوت لۆ ئەوەی کە بچی نانەک بخوا پشوەک بدە لە شوێنێک. زۆر باشە کاک نەبەس ئێستا هەولێر لەسەر ئاستی ناوچەکە بۆتە سنتەرێکی گەشتیاری گرنگیانی گەشتیاران لە هەموو لایەکەوە ڕووی دێتەکەن. ئەو خزمەت گوزاریانە چییە کە لە هەولێری پایتەخت پێشکەش بەو گەشتیارانە دەکرێت؟ بخۆی لە هەمووی گرنگتر بابەتە ئەمنیەکەیە. گەشتیار کە ڕوو لێرە دەکاتن ڕوو لە هەولێر دەکە هەست بە ئەمن و ئەمان بکە پارێزراو بیتن لە هەموو شتێک لە هەموو چێشێک پارێزراو بیتن ئەوە گرنگجێکی زۆری پێدەدرێتن. ئەوی تر شوێنە گەشتیاریەکان ئامادە بکرێن، ئاسانکاری تەواو لۆ گەشتیاران بکرێت لە بازگەکانەوە کە داخل دەبن لە کاتی مانەوەیان لە ناو هەولێر، کاتی دەرچوونیان یاخود چوونیان لۆ شوێنە گەشتیاریەکان هەموو ئاسانکاریەکیان لۆ بکرێت. هەروەها ئەو لیژنانەی کە
پێک هاتووە ئەو لیژنانە متابعی گەشتیارەکان دەکەن لەگەڵیان دەبن کۆمپانیەکان کە ئەو گروپاتانە دەینن گەشتیارەکان دەینن هەمە هەنجێکی تەواویان لەگەڵ ئەو لیژنانەیە هەر کێشەیەکیان هەبی تووشی هەر کێشێک بوون هەوڵ بدرێ بە زووترین کات چارەسەر بکرێت باشە لە ڕۆی داهاتەوە کەرتی گەشتیاری تاکە کەرتە کە ڕاستەوخۆ داهاتەکەی دەچێتە ناو خەڵکەوە چۆن واتان کردو چۆن لەی دڵی ئەم گەشتیارانە ڕازی بکەم بۆی زۆرترین گەشتیار ڕووکاتە هەولێری پایتەخت بەخۆی ڕازیکردنی گەشتیار کە زۆر بە ئەمن و ئەمانەوە لە ناو بازار دەیبینی ڕوو لە شوێنە گەشتیاریانکان دەکە ئێمە ئێستا لە سنتەری شار قەڵای هەولێر هەیە کە جێگایەکە گەشتیار ڕادەچێشی بازاری قەیسەری هەیە یاخود ئەو بازارانە ئەو هەموو مۆڵی کە دروست کراوە لە هەولێر ئەوانە هەموو کاریگەری خۆیان هەیەکەوە گەشتیار لە گەشتەکەی خۆی ڕازی بیتن لە کاتی مانەوەی مە زۆر جار تێبینیشمان کردووە کە دووبارە بوونەوە و سێبارە بوونەوە هەیە ئەو کۆمپانیانەی کە گەشتیارەکان دەینن زۆر جار باز لەوە دەکەن کە خەڵکانێک بۆ یەکەم جار سەردانی هەولێر دەکەن بەڵام داوا دەکەنەوە لە کاتی بۆنەکاندا بە تایبەت ئێستا هەولێری ژوای لاتە لە هەموو وەرزەکان و لە هەموو کاتەکان گەشتیار هەیە لە وەرزی زستانیش بەهۆی ئەوەی کە ناوچەی شاخاوی لە سنووری پارێزگای هەولێر هەیە بەفر دەباری گەشتیاری زستانەشمان هەیە مە نەک تەنها هاوین و بەهارە زۆر باشە کاک نەبەس هەندێک جار ئەو گەشتیارانەی کە دێن لە ڕووی ئاستی بژێویە هەمویان لێک ئاستانی چۆن لە هەیەە مامناوەندە هەیەە دەوڵەمەندن هەیەە وەسەتە یعنی چۆن لەی هەموو گەشتیارێک دەتوانێت ڕووکاتەم شارە هەموو جۆرە گەشتیارێک ڕوو لەو شارە دەکە لەبەرەوەی هەموو شوێنێک هەیە شوێنی ملی هەیە هوتێلی ملی هەیە یەک ئەستێرە هەیە تاکو دەگاتە 5 ئەستێرەش هەروەها زۆر بە جوانی ڕێکخراوە هاتنیان لەبەرەوەی باسم لەوەی کرد چەندین کۆمپانیا هەیە هەماهەنگیان لەگەڵ گەشت و گوزاری هەولێر هەیە لەگەڵ لیژنەکان هەیە کە بە ئاگاداری و هەماهەنگی ئەوان ڕوو لێرە دەکەن گەشتیاری شەیە خۆی بە تاکە کەسی دێ خێزانەکەی خۆی دێ بە ئۆتۆمبیلی تایبەت بە خۆی دیاخود لە فڕۆکە خانەکانیش دێ گەشتیارەکانیش تەنها تایبەت نینە بە شارەکانی تری کوردستان و عێراق لە دەرەوەی کوردستانیش لە دەرەوەی وڵاتیش گەشتیار ڕوو لە هەولێر دەکە کە لە ڕێگای فڕۆکە خانەکان ڕوو لێرە دەکەن لە ماوەی سێ مانجی ڕابردوو نزیکەی 50,000 گەشتیار لە دەرەوەی کوردستان و عێراق ڕوویان لە هەولێر کردی. هاتنی گەشتیاران تەنها لە جەژنی نەورۆز بۆ هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 105,000 گەشتیار پارێزگای سلەیمانی 95,000 گەشتیار پارێزگای دهۆک 57,000 گەشتیار پارێزگای هەڵەبجا 11,000 گەشتیار ئیدارەی گەرمیان 8,000 گەشتیار کۆی گشتی گەشتیاران 272,000 گەشتیار بوو.